گەندەڵی کە بە نەخۆشیە کوشندەکەی سیستمی حکومڕانی ناودەبرێت ڕۆژی نوێی کانونی یەکەم لە سەرتاسەری جیهان وەک ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەستنیشان کراوە. هەرێمی کوردستان وەک هەرێمێکی تازە پێگەشتوو کە بە بەراورد بە وڵاتانی تری جیهان ئەزمونێکی کەمی حکومڕانی هەیە بە دەرنیە لە بوونی گەندەڵی لە دام و دەستگاکانیدا و لێپرسراوانی حکومەتیش نکۆڵی لە بوونی گەندەڵی ناکەن، بەڵام ڕایان گەیاندووە بە هەموو توانایەکیانەوە بەرەنگاری ئەو گەندەڵیانە دەبنەوە. ئەم ساڵ عراق لە مستەوایەکی زۆر خراپە لە ریزی پێشەوەی لە وڵاتە گەندەڵەکانن. دیارە کە ئەڵێن عراق هەرێمی کوردستانیش ئەمڕۆ بەشێکە لە عراق، بەڵام ئەگەر ئێمە بین بە ئینسافەوە قسە بکەین لە واقعی ئەمڕۆی هەرێمی کوردستان ڕەنگە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بەراورد بکەین بە خودی دەوڵەتی عراقی مرکزی ڕەنگە لە ئاستێکی باشترا بین لە ڕووی گەندەڵیەوە، ڕەنگە هەنگاومان نابێت بۆ دژایەتیکردنی گەندەڵی. بەڵام قسەکانی من زیاتر لە یەک خاڵ خۆی ئەگرێتەوە، ئەوەیە ئەبێ بە هەمومانەوە هەماهەنگی یەکتری بین بۆ دژایەتی گەندەڵی. ئەوەی لە ئەستۆی منەوە و داواکاری گشتی بە پێ ئەو دەسەڵاتی کە هەمە بە چوارچێوەی ئەو یاسایی کە هەمە کەم تەرخەمینەکەم دژایەتی بکەم بەشی ئەوە جورئەتم هەبێ بەرامبەر خەڵکی گەندەڵکار بۆستمەوە. بە هەمان شێوەش لایەنە سیاسەکان بەڕاستی ئەبێ دەورێکی باڵایان هەبێ، ئەگەر ئەبێ بەجددی ئیرادی فعلی هەبی بۆ دژایەتی گەندەڵی، ئەبێ ئیرادی فعلی هەبێ بۆ داڵدەنەدانی ئەو خەڵکانی کە تۆمەتبارن بە گەندەڵی. هەمووان لەسەر ئەوە کۆکنبوونی گەندەڵی لە وڵاتدا دەبێتە بربەست لە بەردەم پێشکەوتن و بوژانەوەی لایەنە گرنگەکانی ژیان و بە پێویستی دەزانن هەنگاوی گرنگ بنرێت بۆ وشکردنی سەرچاوەکانی گەندەڵی و بەهدەردانی داهات و سامانی وڵات. بە بڕای من بۆ نەهێشتنی گەندەڵی دوو بنەما زۆر گرنگە. یەکەمیان ئەوەی کە کەسی شایستە بچێتە شوێنی شیاوی خۆی، ینی کەسی شیا بۆ شوێنی شیا، و دومیشیان چاودێریی بەردەوامی یاسا هەبێ لەسەر ئەو کەسە. هەموو شوێنە گەندەڵی تیا وایە، بۆیە کوردستان گەندەڵی تیا نەبووایە، چونکە وڵاتێکین ئێمە ئەوەنەی زوڵم لە ئێمە کراوە لە دنیا، زوڵم لە هیچ میلەتێ نەکراوە. بۆ ئەوی چارەسەریم کێشێ بکەین بە حکومیکردنی دام و دەستگاکانی حکوومەتە، دوورخستنەوەی دەستی حیزبە، دوورخستنەوەی دەستی لایەنە سیاسیەکانە، دوورخستنەوەی دەستی خاوەن سەرمایەدارەکانە، بۆ ئەوی بتوانی دام و دەستگاکانی حکومی ڕوتی ئاسایی خۆیان وەربگرن و دوور بن لەو گەندەڵیە. دەربارەی بوون و بەرەنگاربوونەوەی گەندەڵیش لارێمی کوردستان ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی ئەنجامی ڕاپرسیەک بۆ ڕای گشتی دەخاتە ڕوو. گەندەڵی لارێمی کوردستانە زیانێکی گەورەی بارێمی کوردستان گەیاندە لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی ئیداری، لە ڕووی کۆمەڵایەتیەوە. ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2003دا ڕێکەوتنامەی کۆتاییەنان بە گەندەڵی واژۆ کردووە. ئەو ئەنجومەنە نوێی کانونی یەکەمی هەموو ساڵێکی بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و وەشارکردنەوەی هاوڵاتیان لەم گرفتە گەورەیە دەستنیشان کردووە. ئەم ڕێکەوتنە لە ساڵی 2005ەوە جێبەجێ دەکرێت و لەم ڕۆژەدا بە ئامانجی کەمکردنەوەی ئەم دیاردەیە لە سەرتاسەری جیهاندا هەڵمەتی وەشارکردنەوەی گەندەڵی بەڕێوە دەچێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.